سلاوی خوای گەورەتان لێبێت من مەسوول بڵباسم لە تێک پلەسەوە لە ڤیدیۆی سێمی کەناڵەکەم لەگەڵتانم بێگومان زمانەکانی پرۆگرام سازی لە جیهان زۆرن و گەشە پێدەرانی ئەم بوارەش بە سەدان هەزار گەشە پێدەر دەخەم لێندرێت و ژمارەشیان بەردەوام لە زیاد بوونە لەم بابەتەدا بە پێویستم زانیتی بخەمە سەر زۆرترین ئەم بوتانەی پرۆگرام سازانی ئەم بوارە کە وەری دەگرن. زمانی یەکەم زمانی پرۆگرام سازی پێرڵە یەکێکە لەو زمانە پرۆگرام سازانە کە ئەو کەسانی لەم زمانەدا بڕوانەمان هەیە و کاری لەسەر دەکەن موچەی مامناوەندیان دەگاتە 84,025 دلاری ئەمریکی. زمانی پرۆگرام سازی دوم بریتە لە پرۆگرام سازی سکالا کە موچەی ناوەندی پرۆگرام سازێک بۆ ئەم زمانە دەگاتە 77,150 دلاری ئەمریکی. زمانی پرۆگرام سازی سێم بریتە لە زمانی پرۆگرام سازی ڕۆبی کە موچەی ناوەندی پرۆگرام سازێک بۆ ئەم زمانە دەگاتە 72,146 دلاری ئەمریکی. زمانی پرۆگرام سازی چوارم بریتە لە زمانی پرۆگرام سازی ئۆبجێکتیڤ سی کە موچەی پرۆگرام سازێک بۆ ئەم زمانە دەگاتە 69,776 دلاری ئەمریکی. زمانی پرۆگرام سازی پێنجەم بریتە لە زمانی پرۆگرام سازی سویفت کە موچەی پرۆگرام سازێک بۆ ئەم زمانە دەگاتە 65,171 دلاری ئەمریکی. بیرتانە چێ کەناڵەکەمان سەبسکرایب بکەن و ڤیدیۆکان لایک و شێر بکەن بۆ ئەوی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و خواتان لەگەڵ.